چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان کەم و زۆر کڕین و فرۆشتن بە حوشترەوە دەکرێت. جەژنی قوربانی پیرۆز وێزگەیەکی باش و گونجاوە کە جارێکی دیکە ئەو مامەڵە و سەودایە سەر هەڵبداتەوە، بەتایبەت ئەگەر بەشێک لە خەڵکی لە جیاتی ئاژەڵەکانی دیکە لەوە دوا حوشتر بکەنە قوربانی. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی قوربان بازاری فرۆشتنی ئاژەڵ لە هەرێمی کوردستان قەرەباڵغیەکی زۆر بەخۆ دەبینێ و ماوەی 3 ساڵیشە لە شاری ئەولێر لە پاڵ مەڕ و بزن و مانگا و گوێرەکە حوشتر دەکرێتە قوربانی. بۆ ئەم جەژنەش نزیکەی 30 حوشتر لە مەیدانی ئاژەڵانی هەولێر فرۆشراون. حوشتر لە بۆی قوربانی زۆربەی زۆری عەرەب دەکڕن لە بۆ قوربانی، کوردیش کەمێک دەکڕن، مەسەلەن 6-7 شمان فرۆشتە لە بۆ کوردی، بەس زۆری عەرەب تقریبا 15-20 عەرەب بردیتیان، ڕێژەی هەمووی تقریبا 30 سەرێکمان فرۆشتیە لۆ قوربانی. مەدعەمەکانیش دەکڕن، مەدعەمێک 2 مەدعەم لە هەولێر هەیە دەکڕن. ئەو حوشترانەی فرۆشراون و هێشتا خاوەنەکانیان نەیان بردوون، ملوانکەیەکی ڕەنگداریان لە مل دەکرێت بۆ ئەوەی بناسرێنەوە. لە 500 هەیە، 600 هەیە، 350 ڕێژەکەی زۆری 350 هەیە. کیلۆی 5,000 450 ئەو هەیە. کوردستانی مە زۆر گونجاوە لە بۆ حوشتر، لەبەرەوەی حوشتر لە جەوەکی گەرم کە بێتە ئێرە کوردستان زۆر فێنکە و لە بۆ حوشتر زۆر سعیە و تەبیعیشە زۆر جەوکەی. لەبەر گەرما چەندی بی وەک حیوانەکانی کەنیە کە بریت تێک دەچی بە گەرما جەوی تێ 11-12 ساعت لە بەو گەرمایە دەنووی. بەرزی نێرەی حوشتر لە نێوان مەترێک و 80 سانتیمەترە تاکو 2 مەتر و کێشەکەشی لە نێوان 400 بۆ 600 کیلۆگرام دەبێت. بەرزی مێیەکەشی مەترێک و 70 سانتیمەترە و کێشیشی با ڕێژەی لە سەدادا لە کێشی نێرەی حوشتر کەمترە. مسلمانانی جیهان لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزدا کە 4 ڕۆژە سونەتی قوربانی و سەربڕینی ئاژەڵی زیندوو دەکەنەوە و با خوێن ڕشتنەکەی هەوڵی خۆنزیکردنەوە لە خودا دەدەن و گۆشتەکەشی بە سەرخزم و خوێش و دراوسێ و دەوڵەمەند و هەژارەکاندا دابەش دەکەن. Tamam.